باشا ام خوێنێکی ئێستاکە هەمانە معقول نییە من حەزم لە ئەدەبیات و شعر نییە ئیتر دانیشم ئەو اختصاسی کە هەمە پێی نەگەم لەبەرەوەی کە ئیلا ئەبێ بە مێژوو جوغرافیە و شتەکانی ترا تێپەڕم معقول نییە. ئەم خوێنی کە هەیە ئێستاکەنە ئەگە بەدەست من بێ بەدەست ئەو دە کەسە نەبێ کە دایان ناو کردیان بە سیستەم و بەسەر هەموو دینیایان ناچە سوپان ئەبێ ئینسان 12 دانە ساڵ ڕەبق بخوێنێت هەتاوەکو بتوانێت دوایی اختصاسەکەی خۆی دیاریکە. دوایش اختصاص دە چۆی ساکەنە کابرا هەتاوەکو ماستێر و دکتۆرا و پرۆفیسۆریش تەواو نەکا هێشتا کە لێ نەمێشتی ئامێنی. بەخوا من ئەلحەمدولیلا هەموو شتێکیشم تەواو بوو بۆ پرۆفیسۆری. ئەڵێ ئەو ڕۆژەم کە لە ئیبتیدایی وەرگیراوە ئەو نە بە شەوق و لەفەوە ئێ نازانم تەواو تەم ژیانم تەواو من کاتێکە بم بە پرۆفیسۆر تەواو ئەگەر لە 20 ساڵیان پرۆفیسۆر بوومایە چی ئیبداعێکمە کرد لە اختصاسی خۆمە. یعنی معقول بوو من 24 دانە ساڵ بەم اختصاسەوە مەشغوڵم هەتاوەکو بگەمە ئێرە؟ نەخێر. پێم وایە خوێنکار لە 15 تا 18 ساڵی هەموو شتێکی تەواو کردبێت لە اختصاسی خۆیان مەشغوڵ نەبێ بە شتی لاوەکیەوە. واتە مناڵەکانمان کە ئاوا سێرمان کرد بڵێن وەڵاهی ئەوە مناڵێکی زیرەکە ئەو بۆ هەندەسە چاکە ئەوە میکانیکیە ئەوە ئایتیە ئەوە عەقلی تیجاریە ئەو بۆ داعی باشە ئەوەیان دکتۆرە ئەوەیان مهندیسە بەخوا ئەوە قسەزانە بۆ محامی بۆ قانون چاکە. مناڵ ئاوا دابەشکەین و پۆڵێنکەین لە 18 ساڵیان مناڵمان پسپۆڕ بێت تەواو یەک لە سەرسەی تەمەنی بڕوا دوو لە سەرسەی بمێنێ خزمەتی تیا بکە. نەک من لە 40 ساڵیە دکتۆر ناوی هەبێت و 20 ساڵی تەمەنی ما بێت دوای 60 ئەو نەتەقاعد بێت. ئەمە منطق نییە خۆشەویستەکە. بۆیە ئێمە ملاحەزەمان زۆرە لەسەر ئەمەی کە ئێستاکەنە ئەگوزەرێ.